خۆشەویستان ئەو کاتتان باش. لە بەردەوامی چیرۆکەکانی دادگا ئەو چیرۆکانەی کە لە ماوەی کارکردنم لە دادگاکانی هەولێر و دەرەوەی هەولێر بەرچاوم کەوتیە، ئەمڕۆ باسی چیرۆکێکی ترتان بۆ دەکەم کە بەو شێوەی خوارەوە بوو کە چوومە دادگا. ژنێکم بینی لە بەردەم ژووری دادگایی وەستا بوو، چاوێکی شین و مۆر ببوو، شین و مۆر هەڵگەڕا بوو، باسکی ڕاستەشی بە لەفافی سپی بەسترا بوو. لەو کاتەی مێردە تۆمەتبارەکەی بە دەست بەستراوی کە لە دەستکراوی ئامادەی هۆڵی دادگای کەتن کرا. ژنە دەستی بە جنێ و قسەی سووک و گوێن پێدانی پیاوەکەی کرد و پۆلیسەکان مێردەکەیان ڕاپێچی ژوورێ کرد و لە ناو قەفەسەکەیان کرد. دەستمان بە دادگایی کردن کرد. تۆمەتبارە گەنجەکە ناسیمەوە کە ماوەی 4 ساڵ من لە کۆلیجی یاسا وەگوانە بێش دوای ئێواران لە کۆلیجی ماف نەکیاسا ئێواران محازەراتم هەبوو. هەموو ڕۆژێ کە هەفتەی 2 ڕۆژ بوو دەچوومە ئەو کۆلیزە، ماوەی 3 ساڵی ڕێک زۆربەی ڕۆژەکان ئەو گەنجەم دەبینی لەگەڵ ئافرەتێک وەستا بوو، قسەیان دەکرد و دیار بوو پەیوەندی سۆزداریان هەبوو لەگەڵ یەکتر و یەکتریان خۆش دەویست. هەردووشیان دیار بوو قوتابی بوون، چونکە دەمبینی کە کتێبیان پێیە، لیڤیکس و ئەو شتانیان لەدەست بوو. هەندێک جار دەمبینی ملاحەزەم دەکرد بە ترومبێلی بەلایەن تێدەپەڕیم لەسەر کورسیەکە بەیەکەوە دانیشتم و قسەیان دەکرد پێدەکەنین. هەندێک جار مڕمۆز بوون لەگەڵ یەکتر، یەکیان دەپاڕاوە ئەویتر. ینی ماوەی 3 ساڵی ڕەبق من ئەوانم دەبینی. گەنجەکەم بینیەوە کە لە ناو قەفەسی دادگا ناسیمەوە هەمان کەسە. دوای ئەوەی ناویمان پرسی و ناسنامەکەیمان تۆمار کرد و وەک ئەوەی کە لە یاسای ئوسولی محاکەماتی جەزایی باز دەکات کە چۆن دادگا دەست پێ دەکاتن و کە ناویمان تۆمار کرد و ساڵی لەدایک بوونی و شوێنی نیشتە جێبوونی و کارەکەی چییە و ئەوانەمان هەموو تۆمار کرد و بڕیاری ڕەوانەکردمان بۆ خوێندەوە. تمان تۆ فڵانی کوڕی فڵانی بە پێی بڕیاری ڕەوانەکردن کە لەلایەن دادگای لێکۆڵینەوەی هەولێر لە بۆ دادگای کەتن ناردرای بە پێی تا دادگایی دکەین بە پێی مادەی 413 لە یاسای سزاکانی هەموارکراوی عێراقی ژمارە 111 ساڵی 69. لەبەر ئەوەی دەست درێژیت کردیتە سەر ئەو ئافرەتەی کە ناوی فڵانی کچی فڵانە، کە گوتی ڕاستەوە خێزانم بوو کاتی خۆی، کە وای گوت لێمان پرسی ئایا پارێزەرت هەیە؟ گوتی نەخێر، لەبەرەوەی ئیمکانیەتم نییە من پارێزەر بگرم، من دەرچووی کۆلیزم، بەڵام ئیمکانیەتم نەبووە دابمەزرێم و یان کارێک بکەم، وەک شاگرد کار دەکەم لە دوکانێک یاخود کۆمپانیایەک. ئەو لەبەر ئەوە ئیمکانیەتی مادیم وان نییە بتوانم پارێزەر بگرم. داوا دەکەم بەبێ پارێزەر دادگاییەکەم بکرێ. ئێمە تێمانگەیان کە لە ڕووی یاساییەوە هەر تاوانبارێک یا هەر تۆمەتبارێک کە دادگایی دەکرێ پێشەوەی تاوانبار بکرێ پێویستە پارێزەرێکی هەبی. ئەگەر هاتوو ئیمکانیەتی نەبوو پارێزەر بگرێ، لەو کاتەدا دەوڵەت پارێزەرێکی لۆ دەگری تێچوو یاخود ماندیبوونی پارێزەرەکەی دەوڵەت دەیداتن. وتی ڕازیمە پارێزەرەکەم لە بۆ بگرن. لیستی پارێزەرە منتەدەبەکانمان لەبەردەست بوو. ئەو ڕۆژە نۆبەتی پارێزەرێک بوو، ئافرەتێک بوو، بانگمان کرد، هەڵسا ڕۆبەکەی لەبەر کرد و وەک پارێزەری داکۆچی کەر لە تۆمەتبار ئامادە بوو.
دوای ئەوە بانجی دادخوازمان کرد. دادخواز هاتە ژوورێ، وەک گوتم سەیرم کرد، ئەویش دیار بوو هەمان ئافرەت بوو کە ماوەی 3 ساڵ دەمبینی بەیەکەوە لەگەڵ ئەو کوڕە بەیەک ڕادەوەستان و گفتوگۆیان دەبوو، قسەیان دەکرد و وەرحاصل ئافرەتەکە دوای ئەوەی ناویمان لێپرسی و تەمەنی و چ کار دەکەی و لێمان پرسی نیشتە جێبوونی خەڵکی شوێندەرە، ئەوانە هەموو لە بۆ باسکردی ناو نیشانەکەی و ئینجا سوێندی یاساییماندا کە سوێندی خوارد پێمان گوت چی بووە و چۆن بووە و چیت لێ هاتووە. یەکسەر گوتی من ماوەی 3 مانگە شوم بەو پیاوەی کردیە، پێشتر یەکترمان دەناسی ماوەی پتر لە 3 ساڵ، پەیوەندی خۆشەویستیمان هەبوو و دوای ئەوەی کە منی گواستەوە، من کە کۆلیزم تاواو کرد، من لە کۆلیزێک بووم، ئەوش لە کۆلیزێکتر بوو، بەڵام لە ئاهەنجێک یەکترمان ناسی لە ساڵی دووەمی کولیەمان بوو، یەکترمان ناسی، ئەویش لە قۆناغی دووەم بوو، منیش لە قۆناغی دووەم بوو. ئەوە بوو پەیوەندی خۆشەویستی لە نێوانمان پیا بوو. ماوەی ئەو 3 ساڵەی بەیەکەوە بووین و بەدائیم پاشتر وادە و بەڵێنماندا یەکتر کە لە بۆ یەکتر بین و شوم پێ کرد. بار و گوزەرانی خراپ بوو، منیش کە دەرچوو کۆلیز بووم دانەمەزرام، بەڵام لە لای کۆمپانیایەک وەک سکرتێرەی بەڕێوەبەری کۆمپانیایەکە دامەزرام. هەرچەندە پەیوەندی لەگەڵ کارەکەی خۆم نییە، بەڵام زۆر مرتاحم لەو شوێنە، کارەکان بەڕێوە دەبەم و لەوێن دەر و ئەو پیاوەی من ڕۆژ بە ڕۆژ هەستم پێ دەکرد، دڵپیسیم لێ دەکا. ئەویش لە ناو بازار لە لای کەسێک وەک شاگرد کاری دەکرد کە ناسیاوی خۆیان بوو. ڕۆژانە کە دەردەچووم لە بۆ کۆمپانیایەکە پێی دەگوتم ئەو جلە لە بەرمەکە، ئەوە لە بەر بکە، یعنی بەڕاستی هەستم پێ دەکرد. ژیانم زۆر ناخۆش بوو تا حاڵ گەیشتە ئەوەی دەومان لە یەکتر سپی بیتەوە. ئەو قسەی پێ دەگوتم و چەند جار هەوڵیدا لێم بدا و زیز بووم، دەچوومەوە ماڵی دایکم و پاشتر دەهاتمەوە و لە ماوە ئەو 3 مانگەی ژیانێکی کۆڵەمەرجیمان بەڕێوە دەبرد، تا کار گەیشتە ئەوەی ڕۆژێک بێتە ناو کۆمپانیایەکە بە بۆکس لە چاوی دام و دەستی بادام و دەستم نەشکایە، بەڵام ئازاری زۆری هەیە و زامدار بوویمە، وەک دەبینی لە راپۆرتە پزیشکیەکانی بەردەمت. و ئەو کەسانەی لە کۆمپانیایەکەش بوون گفتاریان وەک شاید وەرگیراوە، بۆیە داوا دەکەم ڕێکاری یاسایی لە دژی ئەنجام بدرێ. دادگا لێی پرسی ئایا بەردەوامی لە سکاڵایەکەت یاخود لێ خۆش دەبی پێک دێەوە لەگەڵی کە مێردتا دەکرێتن لە ڕووی یاساییەوە پێک بێنەوە ژیانێکی تر لاپەڕەیەکی تر بکەنەوە. گوتی نەخێر، مستەحیلە من لەگەڵ ئەو پیاوە بژیم، ناتوانم ژیان بەردەوام بکەم لەگەڵی. لەو کاتەدا تۆمەتبارەکە ویستی قسە بکە. دادگا پێگوت لەبەر ئەوەی بە پێی یاسا تۆ دوای هەمووان قسە دەکەی و ئەگەر پرسیارێکت هەیە لە ژنەکەت بکەی یاخود لە دادخوازی بکەی، دەکرێت لە ڕێگای دادگاوە پرسیارەکەت بکەی. تۆمەتبارەکە گوتی پرسیارم زۆرن، ئەو قسانەی دەیکاتن هەندێکی ڕاستە و هەندێکی ڕاست نییە. دەمەوێت منش شەرحی حاڵی خۆم بکەم، قسە بکەم. دادگا گوتی مۆڵەتت دەدرێتێ تەواو قسە بکە با بزانین شاهێدەکان چ دەڵێن. دادگا بانجی شایەدەکانی کرد کە ناویان لە دۆسیەکە هەبوو. یەکێک لە شایەدەکان هات کە چایەتی بوو لەو کۆمپانیایی لەوەیە ئەو ئافرەتە کاری دەکرد. شایەدەکە هات دوای ئەوەی ناوی و سیانی وەرگیرا و تەمەنی و ناونیشانی و شوێنی کارکردنی و ئەوانە هەموو سوێندی یاسایی درا. ئەویش گوتی من ئەو دوو لایەنەی داوایەکە ناناسم،
تەنیا ئەوەندە نەبێ ماوەیەکە من لەو کۆمپانیایە کار دەکەم وەک چایەتی بینیمە ئەو ئافرەتە وەک سکرتێرە لەوێن دەرکاری دەکرد و بەدایم بەرید و یان کارێک هەبا دەیبردە لای بەڕێوەبەرەکە و لەگەڵ بەڕێوەبەرەکە کارەکانیان ئەنجام دەدا. لەبەرەوە من نازانم تەنیا ئەو ڕۆژە بینیم ئەو پیاوە هاتە ژوورێ یەکسەر لە بۆ لای ئافرەتەکە چوو ئافرەتەکە چاوی پێکەوت لە ژوورێ لەگەڵ بەڕێوەبەر بەیەکەوە دانیشتم کاریان جێبەجێ دەکرد. نازانم کارەکانیان چ بوو. یەکسەر لە بەردەمی بەڕێوەبەرەکەی دایە بەربۆکس و لێیدا بەو شێوەی کە زامداری کرد. ئێمەش یەکسەر پەیوەندیمان بە پۆلیسی فریاکەوتن کرد و ئەوان هاتن تۆمەتبارەکەیان دەستگیر کرد. و من نەمدەزانی کە ئەوە پیاویە تا پاشتر باسییان کرد. ئەوەش گفتارەکەی منەکە بە چای خۆم بینیمە ئەو پیاوە لەو ژنەیدایە. و دوایوی بانجی بەڕێوەبەرەکە کرا وەک شایەت. بەڕێوەبەرەکە کەسێک بوو کە خاوەنی کۆمپانیایەکە بوو. پاش ئەوەی گفتاری وەرجدا بە شێوەی شاهدی یەکەم گوتی ماوەیەکە مانگونی وێک دەبیتن ئەو ئافرەتە هاتە لای ئێمە و ئێمە ئیعلانمان کرد کە پێویستمان بە سکرتێرە هەیە و چەند کەسێک تەقدیمیان کرد. ئەوەمان هەڵبژار لەبەرەوەی دەرچووی کۆلیزە و خوێندەواری هەیە و زمان دەزانی و زمانی ئینگلیزیش باش دەزانی. من کە خاوەنی کۆمپانیایەکەمە خوێندەواریەکەم وانە ینی هەندەم نەخوێندیە. لەبەرەوە زۆربەی کات پێویستم بە کەسێک هەیە کە بابەتەکان خاستن ئەو تەندەروشتانەی کە لە بۆمان دێ بە زمانی ئینگلیزی لە بۆمان شی بکاتەوە و بەڕاستی ئەو ئافرەتە کەسێکی بەتوانایە ڕۆژانە دێتن لێرانە کارەکانی خۆی بڕێوە دەبا هیچ شتی خراپم لێ نەدیتە. و ئەو ڕۆژەی وەک مفاجەیەک بوو یاخود شتێکی نەخوازراوە بوو کە بینیم ئەو پیاوە هاتە ژووری ئەم پیاوەکەی ناناسم پێشتر هاتە ژووری و یەکسەر دایە بەربۆکس و لێیدا و من ئێمە خەریک بوو نێهێڵین یاخود بیگرین و هەڕەشەی لە ئێمەش کرد و بەڵام کە زانیمان مێردیتی تەدەخولمان نەکرد. ئەوە بوو پۆلیس هاتن و دەستگیریان کرد و ئێستاوا لە بەردەم دادگایە. ئەوەش گفتاری منە. دادگا لێی پرسی ئایا ئەتوو کە خاوەنی و کۆمپانیایی هیچ شتێک لەو ئافرەتە بینی وە شتی ناماقۆل بیتن یاخود ناحەیەی ڕەوشت و ئەوانە پەسند نەبێ. یەکسەر گوتی ئەگەر من خاوەن خێزان و دوو منداڵم هەیە ئەگەر ئەو ئافرەتە بمزانی با خراپە نەمدەکردە سکرتێری خۆم و مانگانەش موچەم دایتێ و ینی مانگونی وێکە موچەم دایتێ و ناوە دەستخۆشانەش کە کارێکمان لە بۆ هاتیە پارەی زیاترم دایتێ. بەڕاستی ینی شایانی ئەوەیە ئەو پارەم دایتێ. لەو کاتە راپۆرتە پزیشکیەکان خوێندرایەوە و راپۆرتی کۆتایی و کە پلەی پەککەوتەی نەبوو ئافرەتەکە بەڵام راپۆرتی کۆتایی دەڵێت چاک بۆیتەوە سووربوونەوە هەبووە سەحەجات و کەدەمات و ئاوسان و ئەوانە هەبوو لە چاوی و لە دەستی و ئێستا چاک بوویتەوە بە تەواوی. پلەی پەککەوتەی نەبووە لەبەر ئەوە مادەی 413 لەسەر واقعەکە جێبەجێ دەبوو. لەو کاتەدا داوامان لە تۆمەتبار کرد خۆی بناسیێنی پاش ئەوەی ناونیشان و ئەوانەی وەرگیرا بە تەواوی بەبێ سوێندان چووکە تۆمەتبار سوێن نادرێ. باسمان کرد لێمان پرسی چ دەڵێی دەربارەی قسەی ئەو دادخوازەی و شاهێدەکان. گوتی قسەی شاهێدەکان ڕاستە من چوومە کۆمپانیایە کە لێمدا و وام کرد و بەس ئێوە لە دادگا بۆ لێم ناپرسن بۆ ئەو کارم کرد. لێمان پرسی بۆ ئەو کارت کرد. وتی من ماوەی 3 ساڵ زیاتر پەیوەندیم لەگەڵ ئەو ئافرەتە بوو هەموو شتێکم بۆ کرد. کە سوکارم پێیان خۆش نەبوو ئەو ئافرەتە بێنم لەبەرەوەی لە منداڵیەوە کچە پورێکم هەبوو بە تەمابوون ئەوی بێنم
بەڵام دڵم بۆی نەدەچوو وەک خوشتێک سەیرم دەکرد کە ئەو ئافرەتەم هێنا ڕۆژانە دەمبینی ینی هەوڵی دابمەزرێتن دامەزران نەبوو منیش بوومە شاگرد لە دوکانێک ئافرەتەکەش لەو کۆمپانیایە دامەزرا وەک سکرتێر بەڵام ئەوەی من دەمبینی ڕۆژانە ئەو ئافرەتە یاخود ژنەکەی من ئەو کاتیکە ژنم بوو هاوسەرم بوو ڕەفتاری زۆر لەگەڵ من گۆڕا بوو سارد و سڕ بوو هیچ شتێکی لە بۆ نەدەکردم سەرەتای ژیان ماوانە بوو ڕۆژ دوای ڕۆژ هەستم پێ دەکرد و ڕۆژانە جلی سەیری لەبەر دەکرد کە دەچووە کۆمپانیا هەندێک جلی وای لەبەر دەکرد شەوانە ئەو جلانە لە بۆ من لەبەر ناکاتن بەڕاستی دڵم لێ پیس بوو بە تایبەتی ڕۆژێک کە بینیم دەچوومەوە ماڵێ سەیرم کرد خێزانەکەم وا دێتەوە ئاگای لە من نییە بەڕێوەبەری کۆمپانیایەکە بە ئۆتۆمبیلی خۆی هێنایەوە ماڵێ من لە دادگا دەپرسم ئایا هەموو بەڕێوەبەرێک سکرتێرەکانی خۆیان دەبنەوە ماڵێ ئەو کاری بەڕێوەبەرەکە بباتەوە ماڵێ لە کاتێک من تەکسیەکم بۆ گرت بوو کە دەیهیناوە دەیبرد ئەو ڕۆژە دیارە لە خاوەن تەکسیەکەم پرسی دوای ئەوەی ئەو مووقفم دیت گوتی وەڵا یەک دوو جاری تریش ژنەکەت بەمنی گوتی تۆمەیە و دوم ئیشمان زۆرە پاشتر من بەخۆم دێمەوە من نازانم ئەوجە چۆن هاتیتەوە کە ئەو قسانم جێلێ بوو ئەو ڕەفتارەشم لێ بینی بەیانیەکەی نەچوومە سەرکاری خۆم دواخست سەیرم کرد خێزانەکەم جلوبەرجێکی سەیری لەبەر کرد کە من ئاگادار نیمە ئەو جلوبەرگەی کڕیە بە دوای داچووم لە بۆ کۆمپانیا پاش ئەوەی ماوەیەکی پێچووس سعاتێک دو سعات خۆم گرت ئەوجا بەسەر کەوتم چوومە ناو کۆمپانیایەکە هەوڵیاندا ئەوانەی لە کۆمپانیایەکە بربەستم لۆ دروستکن نەیاڵم بچمە ژوورێ بەڵام من خۆم ڕاپچڕی و چوومە ژوورێ سەیرم کرد خێزانەکەم لەسەر هەمان مێزی بەڕێوەبەرەکە دانیشتێ و سینجی واڵا کردیە و بە شێوەیەکی وا ینی بەڕاستی کۆنتڕۆلی خۆم لە دەستدا هەر کەسێکی تریش بیتن لە شوێنی من هەمان ڕەفتار دەکا بە ناچاری بۆکسێکم لە ناو چاویدا و نازانم چیترم کرد هیچم لە دەست نەبوو هەر بەدەست و مست لێمدا و پەیوەندیان بە پۆلیس کرد و پۆلیس هاتن منیان ڕاپێچ کرد ئێستاوا لە بەردەم ئێوەی بەڕێزم دادگا چ بڕیارێک بدا من ئامادەم دادگا داوای لێ کرد ئایا ئەتوو ئەو لەگەڵ خێزانەکەی خۆت ناکرێ لاپەڕەیەک نوێ بکەنەوە و داوای لێبوردنی لێ بکەی و لێت خۆش بیتن و گوتی نەخێر گوتم دادگا لێی پرسیم باشە ئێوە 3 ساڵ یاخود پتر پەیوەندیتان هەبوو شارەزای یەکتر نەبوون متمانەتان بە یەکتر پەیان نەکرد دڵپیسی چۆن لە یەکتر دەکەن مادەم ماوەی 3 ساڵ زیاتر ئێوە پەیوەندیتان هەبووە خۆشەویستی یەکتر بووینە و لەناو چەندان کەسیت کە سەدان ئافرەت لەگەڵ بووە ئەویش سەدان گەنجی لەگەڵ بووە یەکترتان هەڵبژاردیە تی جەنابی حاکم ئەمن غەڵەت بووم و نامەوێتن ناتوانم بەردەوام ژیان لەگەڵ ئەو ئافرەتە بەردەوام بکەم بەڕاستی ئەو ڕووداوە کاریگەرێکی زۆری لەسەر من کرد وەک دادوەرن و چونکە ڕۆژانە دەمبینی و ئێستاش بەردەوامە و ئەو کاتی کە ئەو ڕووداوە ڕوویدا ساڵی 2000 هەتا 2004 لەو نێوانە بوو هێشتا یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی دانە ڕێژرا بوو لەبەرەوە بە پێی مادەی 413 لە یاسای سزاکانی عێراقی دادگاییەکە کرا و تۆمەتبارەکە ماوەیەک بوو گیرا بوو نزیکەی مانگونیوەک دەبوو لە ژوورێ بوو کە دادگاییەکە کرا تقریبن پاش ئەوەی کە تاوتۆی کێشەکە کرا و داواکاری گشتی داوای کرد تۆمەتبار سزا بدرێ و
دادخواست زەختی لەسەرەوە کردەوە کە مکوڕە لەسەر داواکردنی ڕێکاری یاسایی و مافی خۆی و بریکاری تۆمەتباری منتەدەب پارێزەرەکەی بەرگری لێکرد و گوتی ئەوە هەر پیاوێک بی تووشی ئەو حالەتە دەبیتن و سەیتەڕە لەسەر خۆی نامینێ کە ببینی خێزانەکەی بەو شێوە دانیشت لەگەڵ پیاوێک و بەو نەوە ڕنگدانەوە یاخود بەرپەسدانەوەی دەبیتن و ئەو جۆرە ڕەفتارە دەکاتن. وتەی تۆمەتبار وەرگیرا و سەیری پێشینەی تاوانی کرا پێشتر هیچ حکم نەدرابوو. دادگا بڕیاری خۆیدا بە 6 مانگە زیندانیکردنی تۆمەتبارەکە. لێرە بەڕاستی پێویستە ئەوانەی کە پەیوەندی سۆزداری پیا دەکەن ڕەچاوی ئەو جۆرە ڕەفتارانە بکەن یاخود بار و گوزەرانی ژیان ئەو ڕۆژانەی کە پەیوەندیان هەیە فەرقی گەلک زۆرە لەگەڵ ئەوەی کە دەبنە خێزاندار. ئەو کاتی تەنیا قسەی ڕۆمانسیەت و ئەوانە لەگەڵ یەکتر دەکەن، شەوانە چات لەگەڵ یەکتر دەکەن، بەڵام کە دەبنە هاوسەر و خێزان و مێرد و ئەوەی یەکتر ئەو کاتی بارگرانی دێتە گۆڕێ، ژیانێکی سەخت دەبی خۆیان لە بۆ ئەو کاتانە ئامادە بکەن. بەڵێ خۆشەویستان، ئەوە یەکێک بوو دەتوانم بڵێم چیرۆکێکی تر بوو لە چیرۆکەکانی دادگا کە بۆ ئێوەی بەڕێزم جێڕاوە. هیوادارم سوودی هەبوو بێ بۆ هەمووان و وەک وانەیەک بۆ گەنجەکان. زۆر سپاسان دەکەم.